وەزارەتی شەهیدان و بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکانی پابەندی بڕیاری حکوومەت یاریێم نەبوون کە ڕۆژی 6 کانونی دووەمی کردا پشی فەرمی بە بۆنەی ساڵڕۆژی دامەزراندنی سوپای عێراقەوە. بەشێک لە فەرمانبەرانی وەزارەتی شەهیدان و بەڕێوەبەرایەتەکانی سەر بەو وەزارەتە دەوامی یاسایی خۆیان کرد و کاروباری هاوڵاتیانیان ڕاپەڕاند. ساڵانە ئەم ڕۆژە ناکەینە پشوو، بەڵام لە هەمان کاتدا ئێمە پابەندی خۆمان بە بڕیاری ئەنجومەنی وەزیران دەردەبڕین. ئێستا مەجموعە کارمەند لە بیناکە بوونیان هەیە کە وەکو باسم کارەکان ڕادەپەڕێنن. ئەو کارانەی کە ئێمە هەیتمان زیاتر پێوەستە بە کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوان، ئەگەر بێ و مراجعێکمان هەبێ ئێمە کارەکانیان بۆ ڕادەپەڕێنین. جگە لە وەزارەتی شەهیدان کارمەندان یەریەکە لە مۆنومێنتی ئەنفال لە چەمسەماڵ و مۆنومێنتی هەڵەبجە داوامی خۆیان کرد و ئاماژەیان بۆ کرد ناکرێت هەرێمی کوردستان ڕۆژی ئەو سوپایە بکات بە پشوو کە کورد زۆرترین نامەتی بەدەستیەوە بینیوە. هاوکە جارێکی تر پێشنیازیان بۆ حکوومەت یاریێم کردەوە کە ڕۆژێک بۆ پێشمەرگە بکات بە پشوو. ئەمڕۆ هاتوونە دەوامی خۆمانەکەین و وەکو ڕێزێکش بۆ ئەو 1930 ڕوفاتی کە لە مۆنومێنتی ئەنفالان هاتوونە وەکو ڕێزێک دەوامەکەین و داواشمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە بەدیلی ئەم ڕۆژە ڕۆژێک بۆ هێزی پێشمەرگە دیاری بکرێت، ڕۆژێک بۆ هێزی پێشمەرگە بکرێت بە پشوو لەبەرەوەی هێزی پێشمەرگە لە ئیستا و لە ڕابردوو پارێزەری خەڵک و سنووری هەرێمی کوردستانە. بۆ یەکەم جار ساڵی 2010 بەڕێوەبەرایەتی شەهیدان و ئەلفانکراوەکان لە شاری سلێمانی لەو ڕۆژەدا نەچوونە دەوام و ڕەتیان کردەوە ساڵڕۆژی دامەزراندنی سوپای عێراق بکەن بە پشوو. ساڵی 2012 وەزارەتی شەهیدان بڕیاریدا لە ناو دیوانی وەزارەت و بەڕێوەبەرایەتەکانی دەوام بکەن و فەرمانبەرانیش سەرپشک بکەن لە دەوامکردن. هێشقادریان ئارتی هەولێر.